دمزاني دمزاني وأنا وذكر آرام ببر ئەگەرتان لێ بێت کامێنە ژوورە بەڵام کاتە خەدای من نەبوو منم ویست ئامێرەکەم تاقی بکەمەوە خەتە من نەبوو من ویستم ئامێرەکە تاقی بکەمەوە کاکە گیان ئاخر ناویست ئاوای لێ بێت من چی بکەم وەرە بڕێ باوکە بڕوا بکەن کە تاوانی ئێمە نەبوو من بڕوان بەو کەسە هەیە کە بە برانکارد بردیانە ناو سیسی و ئاغا مەنسوور ئەوەندە خەفەت مەخۆ چاک دەبێتەوە ئینشاڵڵا ئەمیر مەگەر من لەگەڵ تۆم نییە خەریکی بۆ کوێ دەڕۆی ئەمیر لەگەڵ تۆمە بۆ خۆشم نازانم شیرین چی نازانی ئیتر نازانم ئێستا کە کاک مەنسوور حاڵی باش نییە باشترە کە من لێرە نەبم چاوی بەم بکەوێ خراپتر دەبێت سەلام بڕوا بکە کە ئەو زۆر پیاوی چاکە ئاوا چاوی لێ مەکە باوکم زۆر میهرەبانە دەزانم کە میهرەبانە ئەو ڕۆژە کە هەمومان پێکەوە یاریمان دەکرد هیچ کات لە بیرم ناچێتەوە هەمومان باش بووین هەموو حیف لەو دۆخەدا لەگەڵ هەموویان ئاشنا بووم حیف هەموو شتێک دروست دەبێ ئەمیر ئەگەر ئێوە بتانەوێت شیرین خانەمەرێ هەموو شتێک دروست دەبێ دەتەوێت بۆ کوێ بڕۆی مەترسە من مەیدان چۆڵ ناکەم مەگەر ئەوەی کە تۆ پێم بڵێ بڕۆ ئیتر مەگەڕێەوە تۆشکە وا ناڵێ نا ئەمڕۆ بەر لەوەی کە خاندۆبا حاڵی تێک بچێ شیوە لە من پرسی ئەمیر بایەخی ئەم هەموو کێشان و گرفتەی هەیە دەی هەمە هیوادارم کە هەت بێ شکت هەیە سلام آقای سلام علیکم بابا حالی چۆنە باش دەبنەوە ئینشاءالله خۆتان چاوتان پیکۆت گرفتێکی چەند تاقیکەری تریشی ماوە کە دەبێ ئەنجام بدەین ئینشاءالله باش دەکرێت وەڵامێکی دروستمان پێ بدەیتەوە دوکتۆر تکا دەکەم لە خزمەتی ئێوەدا نای دکتۆر خسرەوە سەدی مرتزا چه دنیاکی چکۆلەیە چیلۆنی حاڵت باشە زۆر سپاس ئێوە باش چەندە خۆشحاڵم کە چاوم پێ دەکەوێت کەی گەڕایتەوە من چەند ڕۆژێکە هاتوومەتەوە پسپۆڕیەکەت وەرگرتووەیتر بەڵێ پسپۆری دڵم وەرگرتووە دەبینم کە تۆش پسپۆڕیت وەرگرتووە هەرێ شکر بۆ خوددا لێرە چی دەکەی نەخۆشت هەیە چ خەبەرتانە ئێرەتانە زۆر خەرەباڵغ کردووە ئێمە ئەم هەموو نەخۆشەمان لە سیسی و دانیە ئێمە هەمومان خاوەنی یەک نەخۆشین یانێ پێکەوە باڵێ بابە گەورەمە لە ئەو پیرە پیاوە دەڵێ پیرە پیاو یەکاکە گیان ناوی هەیە خان بابا خۆزگم بەخۆی بەم تەمەنەوە هێشتا خان بابە ماوەتەوە بدەن لە خزمەتان دەڵێم
ئەوان تووشی جەڵتەی زۆر بەربڵاو بوونەتەوە. خدا بمکوژێ. فەخری گیان ئارام بە سەرنجدان بە ڕادێ تەمەنیان دوو لە چاوەڕوانی نییە. ئەم بەڕێزە پێویستی بە چاودێری زۆرتر هەیە. پەشۆکان، تووڕەیی، تەنانەت بە دەنگی بەرزقسەکردن بە چەشنێکە زەخت بخاتە سەردڵی بۆیان مەترسێدارە. هەڵبەتە من نابێت لە بەراغی دکتر بیر و ڕای خۆم بڵێم. هەڵبەت ئەمڕۆ خانبابا زۆر تووڕە بوو. ئەگەری هەیە کە هوەکەیەوە بوو بێ. بە هەر حاڵ ئێستا دەبێ ئەوان لە بەشی سیسیودا بن و لەژێر چاوەدێریدا بن. دکتۆر کەی دەتوانین کە چاومان پێ بکەوێ؟ ئێستا کاتی چاو پێکەوتن تەواو بووە، بەڵام بهێڵم بزانم کارێ دەتوانم بکەم. زۆر سپاس دکتۆر گیان، خوا ئیشەڵڵا کە خێرت بدات. تکا دەکەم، هەرکی خۆمە بەجێهێناوە. زۆر سپاس. تکا دەکەم. خەسرۆ گیان تاوێک لەگەڵم دی. هەڵبەتە سپاس دەکەم. ببورن. بڕوانە خەسرۆ گیان، تۆ خۆت باشتر دەزانی. دەتەوێت کە نەواری کۆکەی پێکەوە چاو لێ بکەین؟ نا، پێویست ناکە. تەنیا بڵێ مەسەلەکەی چییە؟ بەداخەوە جەڵتەکە زۆر قرس بووە. مەترسی هێشتا لە ناو نەچووە؟ ئەرێ؟ ئەم شەوێکی دژوار دەبێت تێپەڕێنێ. لەبەرەمەی ڕازی بووم کە بنە ماڵەکەی بڕۆن چاویان پێ بکەوێت، چۆن یعنی ئەگەری مردن و ژیان بەدەستی خوددایە، بەڵام بارودۆخی باوە گەورە زۆر خراپە. لەگەڵ بەرپرسی ژوورەکەی قسەم کردووە، ئامادە کە بوو یەک بڕۆن چاوتان پێ بکەوێ. زۆر سپاستان دەکەم. خۆزگا لە دۆخێکی باشتر تۆم دیبە. من دەتوانم شەو لە لای بمێنمەوە؟ یانێ متمانەت بە منیە دکتر؟ نا قەت باسی ئەمانە بڕۆنە خۆت باشتر دەزانی دیوی سیسیوە. من باڵێن دەدەم لەسەر کورسیەک دانیشم و لەبەر دەرگا و بێدانگ دانیشم. لەگەڵ بەرپرسی ژوورەکەی قسەم کردووە کە ئەگەر ویستت جاروبار سەرکی لێ بدەیت. زۆر سپاس. تکا دەکەم، ئەگەر کارێکت هەبوو من لە ژوورەکەمدا بڵێ بانگم بکەن. تکایە چند خولەک زۆرتر نەخایەنێ، زۆریش قسە نەکات، ماندویشی نەکەن، فەرموون. بچەوە. خەسرۆ باڵێ دکتۆر چی پێوتی؟ هیچێ لەبارەی خۆمانەوە قسەمان دەکرد. سەبارەت بە خۆتان؟ دەی ئاخر ئێمە لە ئەڵمانیا لە ناو زانکۆپێکەوە پۆل بووین. نایەوێ ئەمانە بە ئێمە بڵێت. تەنیا بڵێ دکتۆر بە تۆ چی وت کە نەیدەویست بە ئێمە بڵێت؟ حاڵی خانبابا زۆر خراپە. ئەو وتی کە دەزانن بەهەرحاڵ. بەهەرحاڵ چی؟ بەهەرحاڵ تەمەنی خانبابا زۆر لەسەرە. حاڵی چۆن بوو؟ چی بڵێ؟ لادە فەخری تۆ بڕۆ. هیچ قسەیەکی نەکرد؟ بۆچی نە؟ تەنیا وتی ئەمیر. شیرین زۆر دوور نیم، ناتوانم زۆر دوور بکەومەوە. باشتر وایە بە بۆنەی منەوە بنە ماڵەکەت تووشی ئازاری زۆرتر نەبن. بە هەواڵی خۆش لە ڕۆژەکانی داهاتوو حەتم دێم بۆ سەردان. ئەمیری هەمیشە ئاشوفتە.
ئەلۆ هۆتێلی گوڵها شەوتان باش کاکە ژوورێکی یەک کەسیم دەوێ ئەمن یەک کەسم ئێستا بۆ شەوێ یان دوو شەو سپاس دێمە خزمەتە ئامیر زاوە تۆ چلۆن ناوی من فێر بووی هەمیشە دەتوت زاوە ئامیر زاوە بۆچێ دەڕۆم بۆ هۆتێل گوڵها بۆ لای یەک دوان لەو دۆستانم ئیتر ناتوانم لێرە بمێنمەوە تا ئێستا بووە لە جێگایەک بیت خۆت بەوە هەست بکەی کە جەماعەت بەبوونت تووشی ئازار بن ها؟ هەموو بە چەشنێ سەیرت دەکەن کە ئاواتە خوازن جارێکی تر نەتبیننەوە تەنیا کەسێک کە ئاگای لە من بوو خان بابا بوو ئەویش کە ئەم شەو نییە دەڵێن تاوانی منە من نەهامەتم جاروبار کە کاک مەنسوور لەگەڵ قسە دەکا هەرم کارانە دەکەی لە لای خۆم دەڵێم چاوی لێ بکە مرۆڤێک لە ناو ئەم هەموو ئینسانەدا دێت لەگەڵ تووتیەدا دەنیشی قسە دەکە لەگەڵ تووتیە قسەی دڵیەکە خۆمش دوایی دادەنیشم و لەگەڵ تۆ قسە دەکەم نازانم ڕاستی تاوانی من بوو ها لەگەڵ تۆمە نەخۆشین خانبابا دەڵێن خەتای من بوو خەتای تۆ نەبوو کچەکەم دەزانی ئەو کاتەکە دڵم ژانیە کرد وە لە ژانیشە هەناسەم دەرنەدەهات لەخوا داوای چیم کرد داوام کرد تەنیا بێڵێ کە زیندوو بمێنمەوە نەبوو ئەوەی کە لە مردن دەترسام کچم نا بوو ئەوە کە مردم نەکەوێتە ئەستۆ ئێوە خان بابا تۆ بی و خدا نێوی مردن مەهێنا بابا ئەمیر لەکوێیە وتی دەڕواکە پیاسە بکات دواییش دەڕواتەوە بۆ ماڵ ژمارەکەی بگرێ بزانم بابا بەڵام خان بابایەوە ئەلۆ شیرین ئەمیر تاوێک بیستۆکەکە لە دەستت ڕاگرا باشە ئەمیر گیان کوڕەکەم تۆی چۆنی کوڕم خان بابا ببورن هەمووی تاوانی من بوو نا ئەمە چ قسەیەکە کوڕی من بۆچی نە بۆچی نە تاوانی من بوو ئای ئای ئێرە چ باسە مەگەر نەوت نەخۆشەکە دەبێ پشوو بدات فەرمونە دەرێ ئالۆ ئەمیر دەنگت بۆ وایە چی خەریکی دێ بۆ ئێرە زۆر باشە دەمێست تەلێفۆنت بۆ بکەم ئێستا کە خەریکی دێ هیچێ ها ئەرێ ئەرێ وەک شێ پارەکە ئامادەیە باشە 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 وەرە دەتبینم دوا قوربانت بم خوداحافیز مامە شەکرە ئەمیر ئەمیر من ڕۆشتم بۆکوێ ئەمیر بۆکوێ زاوە زاوە چیە هەر ئاوا ئاوا دەکەی ئای چی و بۆچی وتت بێت بۆ ئێرە بابا لە ناوم هۆتێلە ژووری گرتووە لە بیری چووە بێمە بڵێ ژوور لەبەر چی نەکا شەڕیان بوو دەریان ناوە شتێکی نەوت بەڵام دەنگی جۆرەیەک بوو دەنگی شاد نەبوو دوور نییە بوو بێ بە شەڕیان ها ئەگەر شەڕیان بوو بێ زۆر خراپ دەبێ
لەبەرچی ئەخر ئاقڵ تۆ لەگەڵ کەسێک ببێ بە شەڕەت پارەی بۆ قەرز دەکەی چەکی بێڕەخەمی بۆ ئیمزا دەکەی دەینەوەڵە ئەگەر شەڕیشان بوو بێت دەبێ ئاشتیان بکەینەوە جارێک بێڵا بزانین چی بووە پاشان ناهێڵی لەو ژوورە بێتە دەرەوە ها ئێرە هۆتێلە خۆ زیندان نییە تۆ دەیکەیتە زیندان بۆ خۆشیت دەبیتە زیندان بە دەتەوێت لە بەدرگاکەی ڕاوەستن و ڕەمێکیش بەم جۆرە بگرمە دەستەوە نیما تۆ بۆچی تێناگەی ئەم شەو مامە شوجا لەنەو ڕێستۆرانی هۆتێلەکەدا شیفتە ناتەوێت کە ئەمیر چای پێ بکەوێ کابرا خەریکە مێز خاوێن دەکاتەوە دوای بەیانی هەر ئەو کابرای بە ملیۆن پارەی پێ قەرز بدات تۆ عەقڵ و ئاوەدت چەندە بەرزە من قەت بیرم لەم بەشەی نەکردبووەوە نیمەگیان تۆ هێشتا مەسەلەکەت بەرجدی نەگرتووە دروستە ئەرێ چون بەڕاستی لە ناخی دڵەوە ڕازی نیمە مەسلەی جدی بێ نیمە تکات لێ دەکەم ئەم دڵسۆزیە درۆینەت بنێ ئەولاوە من ئیتر تااقەتم نەماوە منیش ئیدی تااقەتی هیچم نەماوە نەهی تۆ نەهی خۆم نەهی ئەو ئەمیرە نازانم هەتا ئێستا پێم وتووە کاتێک کە لە ماڵ نییە چەندە جێگای چۆڵ و دیارە لەبیرم بێت سبەینە لە نەخۆشخانە پێی بڵێم خانبابە هەمیشە دەیوت مرۆڤەکان کاتێککە نین دەتوانی لەبارەنەوە قەزاوت بکەین دەبێ ببینی کاتێککە نیت نەبوونە چه کاریگەریەک لەسەر مرۆڤەکان دادەنێت دەبێ پێی بڵێم کە چەند ئاوینداری ئەو بزە و پێکەنینانەیە ئەمڕۆ بەیانی ویستم کە پێی بڵێم نەیهێشت ئەمیر نییە حتمما چوو بۆ ناوباخ کە پیاسە بکات نەیویست زۆر لە بەرچاودا بێ نا ڕۆیشتووە کەلوپەلەکانیشی بردووە ڕۆیشتووە بێخەبەر ڕۆیشتووە بەڵام نەینووسیوە بۆ کوێ ئەمڕۆ زۆر ئازاری بینی من قەت پێم خۆش نەبوو لە جێگایەوە بواتام بڕۆ تەلەفۆنێکی بۆ بکە لەگەڵی قسە بکە ئەسڵم پێی بڵێ سبەینە بێت بۆ نەخۆشخانە بڵێ کە خانبابە ئەمڕۆ چەندە چاوەڕێی بووە بڕۆ دێ ئێڕۆ بۆچی مۆبایلەکەی هێشتووە ئێستا لەکوێ بیدۆزمەوە خواردنی ئەم ڕێستۆرانە بە کەڵک نایە هەرم چای و بیسکویتە لە هەموو شتێ باشترە بخۆ هیچیام لێ نییە ئشتیام نییە یانەشی ئێستا مەگە چی بووە کابرا 100 ساڵ تەمەنیەتی گۆڕوکفنی ئامادەیە 100 ساڵی نییە و 80 ساڵیەتی ئێستا 80 ساڵ کەمە بۆ بڕێک 100 ساڵیش کەمە کاک نیمە ئێستا دەتەوێت چی بکەی ئیتر پارەت ناوێ نا مەگەر ناڵی شەڕەت کردووە مەگەر ناڵی لە ماڵ دەریان کردووم دەریان نەکردووم خۆماتمە دەرێ شەڕیشم نەکردووە بڕێکەوان عسابیان باش نەبوو حەقیانەی تر وا بزانە بەیانی لە خەو هەڵدەستی بڵێن ئەو کابرایە دەستگیرانی کچەکەتە حاڵت چۆنی لێدێ تووڕە دەبیتر خوێن بەرچاوەکانت دەگرێ و دەتەوێت بیخنگێنی بەم حاڵەوە شانست هێناوە کە تا ئێستا گیانت بە ساغی دەرکردووە نا پاپا ئەوەندە بنە ماڵێکی خراپ نین بە تایبەت خان بابەت و بەخانم زۆر خۆشم دەوێن کاک مەنسووریش زۆر باشە زۆر پیاوە بڕوانە پارەکە کە جۆر بوون نابێت ڕاستە و خۆ بڕۆم و پارەکەی پێ بدەم دوایی بیر دەکاتەوە دەمەوێت بە پارەکە محەبەتی لێ بکڕم دەبێ بە شیرین بڵێم ئەو هەر جۆر کە بە چاکی زانی پارەکە دەدات کاکە بارە قەڵا من هەتا ئێستا وام دەزانی تۆ دەتەوێم پارەیە دەستخەیت و بەلۆنێک لە لای بابی خۆت شیرینکەی نا بابا من تەنیا دەمەوێت گرفتی کاک مەنسوور چارەسەر بکرێ دەترسم ئەگەر تێبگات من پارەکەم داوە وەری نەگرێت
هەڵبەت ئەگەر منیش بوایم وەرم نەدەگرت ئینسان لە لای خۆی بیر دەکاتەوە ئەو کەسە دەیەوێ بە پارە کچەکەی لێ بکڕێ نابێت تێبگا من پارەکەم دابین کردووە ئەمیر دەکرێت مستە بدەیت تاوقی سەرمدا بۆچی؟ کارت بە بۆچیەکەیەوە نەبێ تکایە ئەم کارەوە دەڵێن بیکە لەبەرچی بدەم بە تۆقی سەری تۆدا ئەویش تۆ کەەوە هەموو چاکێت بۆ من بووە کەرە من دەبێت چاکیەکانی تۆ خەرەبوو بکەمەوە چیت لێ هاتووە؟ هیچ بۆ کوێ؟ دەمەوێت دەموو چاوم بشۆرم کا خەسرۆ وەرە خۆ چاوی لێ بکە زۆرە سپاس دەکەم کە کاتت داناو منە تەنیا بەجێ نەهێشت ئەمە چە قسەی کە دەیکەی کاکە لای ناخێرمان ئێمە دۆستانی ڕۆژانی غەریبین زۆر حاڵی خراپە ئەرێ هۆ هەگەرەکانی هێشتا کۆنتڕۆڵ نەبووە و ئەمە نیشانێکی باش نییە هەڵبەت ئەمە شتێک ناسەلمێنێ هیوادارم بەو دەرمانانەی کە پێدەدەین بتوانین خەسرۆ گیان لێدانی دڵ و زەختی خوێنی لە ڕادەی ئاسایی ڕابگرین بەهەرحاڵ زۆر سپاستان دەکەم تکا دەکەم نیگەرانی نا؟ دەزانی خان بەبە وەکو چاوی ئێمەیە چه دنیایەکی سەیر و سەمەرەیە هەر نزیک بە چەند مانگ لەمەوە پێش بوو کە پیرەژنێک کەمتەمەنتر لە خان بابای ئێوەیان هێنا بووە بەرەم نەخۆشخانەیە و بەرەڵایان کردبوو ڕۆیشتە بوونەوە پیرەژنە بێچارە ئینسان کاتێک ئەوانە دەبینێ بیر دەکاتەوە کە دنیا جوانەکانی لەدەستداوە بەڵام کاتێک کەسانی وەکو ئێوە دەبینێ هیوادار دەبێت لەبیر تا کاتێک کە لەوێ بووین هەر کات تووشی گرفتە بووین هەر کات چارێکم پێدا نەدەکرد زەنگم لێ دەدا بۆ خان بابا ئەو بە دەنگەکەی بە قسەکانی منی ئارام دەکرد ئێستا دوای 10 ساڵ گەڕاومەتەوە بۆ ئێرە و ئەو مافی ئەوەی نییە کە ئێمە بەجێ بهێڵێ نیگەران مەبە ئیشەڵا دروست دەبێت جەنابی دکتۆر من ئاگام لێیە ئێوە فەرموون تاوێک پشوو بدەن
لەبیر دەکاتێک کە مناڵ بووین بۆ ئەوەی کە ئێمە هان بدان وێژ بخوێنین بەردەوام شکلاتی دادەنا ناو بەرماڵەکەمان و ئەو کاتەش کە گەورەتریش بووی هەمیشە بۆ خوێندنی نوێژ لەسەر کاتی خۆی خەڵاتیان پێدەداین ئەوینداری خوێندنی نوێژ لە کاتی خۆی بوو بە تایبەت نوێژی بەیانیان هەمیشە بۆ نوێژی بەیانی خان بابا بانگی دەکردم کاتێک کە دەهاتە ناو حەوشەکەوە دەیبینی کە چرای ژوورەکەمان کوژاوەتەوە دەهات و دوو تەقەی لە پشوشەی دەلاقەکە دەدات هەتا ئێمە بۆ نوێژ هەڵبزێنێ ئەمشەو ئەم بەرماڵە وەکو ئێمە بۆ خان بابا بێتاقەتی دەکات هەستن هەر کامەتان بە نۆرە دوو ڕۆکعەت نوێژ لەسەر بەرماڵەکەی بخوێنن مناڵەکانیش بەخەبەرن هەر کام لە گۆشەیەکی چۆلدا خەریکی ڕاز و نیازن ئەم شەو خان بابە تەنیان نەهێڵن بەتەنیان نەهێڵن بەتەنیان نەهێڵن تکاتان لێ دەکەن شوق روی تو به طرف کوی تو سپید دمایم مگر تو را جویم بگو کجایی نشان تو که از زمین گاهی ز آسمان جویم ببین چه بی پروا ره تو می پویم بگو کجایی رخ ماهت از نظرم به غیر نامت که این نام دگر ببرم اگر تو را جویم حدیث دل گویم بگو کجایی به دست تو دادم دل پریشانم دیگر چه خواهی فتادم از پا بگو که از جانم دیگر چه خواهی یک دم از خیال من نمی روی ای غزال من دیگر چه پرسی ز حال من دم از خیال
بی ای غزال من دگر چه پرسی ز حال من تا هستم من اسیر کوی توام به آرزوی توام اگر تو را جویم حدیث دل گویم بگو کجایی به دست تو دادم دل پریشانم دگر چه خواهی فتادم از پا بگو که از جانم دگر چه خواهی سوی تو به شوق روی تو به طرف کوی تو سپید دمایم مگر تو را جویم بگو کجایی ببورن جنابی دکتور شتێک بووە؟ بابە گەورەتان لەخەو هەستان بە شوێن ئێوە دەگەڕێن تا بژمی خوێنی دابەزیوە ئێستا دەبێ هەروە ڕایگرین سپاس جەنابی دکتور ئەگەر کارێکتان بوو من لەناو بەخشم ئەتوانم پێیجم زۆر سپاس سلام سلام کوڕە شیرینەکەم دوێنێ شەو هەر نەخەوتی ئەرێ هەمووتان نەخەوتن ئەزانم من ئاگام لەوانی تر نییە بەڵام من ئاگام لە هەموویانە نیشانەکانی بە من گەیشت شکر بۆ خۆدا کە توانایتان بۆ نەخۆشیەکەوە پشتسەر بنێن بە تەنایی نەمتوانین هەمووتان لەگەڵم بوون یارمەتیمدا بانگی بەیانیان وتووە هیچ شتێک باشتر لە نوێژی بەیانیان نییە دوێنێ کە ئێوە نەهاتبوون زۆر نیگەران بووم کەوایە خانبابە تووشی نەخۆشی هاتووە ئەوێ دوێنێ ڕۆژێکی ناخۆش بوو ئێستا حاڵیان چۆنە ئینشاڵڵا کە باشترن بەیانی خەسرە لە نەخۆشخانە زەنگی لێداوتی شکر بۆ خوددا حاڵی خانبابە زۆر باشترە شکر بۆ خوددا زەنم لە حاڵ و دۆخی ئێرە چە باس دوێنێ کە من نەبووم هەواڵێکی تایبەتی نەبوو نا تەنیا بەڕێز قوربانی هاتە ئێرە قوربانی کاری چی بوو؟ هیچ پرسیاری دەکرد دەیویست بزانێ بارودۆخیانکان چۆنە دەیگوت دەبێ هەرچی خێراتر بۆ دەرمانیان کارێ بکرێ دەڵێم ئێوە توانیتان کارێ بکەن وەڵاهی گوڵفرۆشیەکە مشتریەکی هەبوو تەلێفۆنم بۆی کرد هێشتا هەر مشتریە بەڵام گرفتی کارەکە لەوەدایە کە پارەکەی نەخت نییە دەی هەوێ بە قەرز بیکڕێت ئەویش وتوێتی یەک دوو ڕۆژی تر هەواڵ دەدا دەڵێم ئێوە کە لە کۆمیتە ئێمداد هاتوچوو دەکەن ناتوان قەرزێکی خۆبژێوی وەرگرن لەو قەرزانەی کە پارەکە بۆ بەڕێز حاج موحسێنی وەرتان گرت ناکرێت نا کاکە ئەحمەد ئەو پارانەکە بۆ ئێمە نییە ئەو قەرزانە بۆ کەسانێکە کە تەمەنێک بە ئابڕوو ژیان و ئێستا دەستیان بەتاڵە من خۆش شکری خدا هێشتا دەتوانم گرفتەکانی خۆم چارەسەر بکەم تەنیا دەرفەتی زۆرترم دەوێت من کە دڵم ڕوونە ئینشاءڵڵا دروست دەبێت تەنیا خوا بکات کە درەنگ نەبێ ئەگەینا ناچار دەبم کەندووەکانم بفرۆشم بەم قوربانیە مەفت خۆرە لێ خۆ من ئامادە بووم چەکی گارانتی بدەم ئەمیر
تۆ بەڕاستی نیگەرانی کە چێکی بێڕەقەم بدەیت لە دەستی خەڵک مەگەر ئێوە ناڵێن کە دەیناسن نە بۆچی نیگەران ببم منیش کە لەنە حەساوەکەمە 2 ملیۆن زیاترم نییە وسا من نازانم بەم چەکە بێڕەقەمە دەیەوە چی بکە ئێستا با بنووسین 50 ملیۆن دەڕوا بۆ بانک دەڵێن 48 ملیۆنی کەمە بڕۆ ساڵێکی تر وەرەوە کاکی ئەمیر ئەوە چ قسەیەکە کە دەکەی ببورن گاڵتەم دەکرد ئەگەر ئێوە بەڕاستی وا بیر دەکەنەوە من تەنیا یەک هەنگاویشتان بۆ هەڵناگرم بەڕاستی ئێوە بیرتان کردوێتەوە کە مامە شوجاعی من مردووە بۆ ئەو 2 ملیۆنە ئێوە وانە نەمویست کە سوکایەتی بکەم چون نیگەران بووتم بە ئەرقایان بێت نا کاگنیمایش نیگەران نییە چون مامە شوجاع دەناسێ منیش زۆر پێخۆشە هەرچی زووتر مامە شوجاع ببینم هەرچی خێراتر دەڵێن بڕیاتان بۆ کەیدانەوە درەنگ نەبێ نا هێشتا زووە مامە شوجاع زۆر گرنگی دەدا بۆ بەجێهێنانی وادە و بەڵێن نە زووتر نە درەنگتر بیبی ئەوەندە بڵێ هەتا ماندووبی دایە گیانە زۆر دڵە خوڕپەم هەیە دایەگیان لە ئەمیر هەواڵێکم نییە نەکای شتێکی بۆ قۆما بێ یعنی تەنانەت تەلێفۆنێکیشی نەکردووە حتم پێ وایە کە تاقەتی ئەومانی و هەر کاتێک کە پێویست بێ تەلەفۆنی بۆ دەکەین کە بێتەوە یعنی هەتا ئێستا تێنەگەیشتووە کە مۆبایلەکەی بەجێهێشتووە دەدایەگیان ئەگەر تێگەیشت بوو کە بۆ خۆی زەنگی لێ دەدا ئێستا چی بکەم وەڵای چی بڵێم تۆ چی دوت؟ نا دوای ئەوە چی دوت؟ پێم وایە بەم لە تەزمانی دەیەوێ بڵە ئۆتێل گۆلها پێم وابێ من شتێک دەزانێت بڕۆ زەنگێک لێدە بە ئۆتێل گۆلها هەلەکە کچەکەم ئەگەر ڕاستە دوت بێ خابێ گۆڵە بە ڕۆژت پێدەدەم بۆ خۆتی کەسە لە دیوەکەیان نییە بزانە لە هۆتێل چوونەتە دەرەیاننا کلیلەکەیان لێران نییە بەڵام ئەگەری هەیە لە ناو هۆتێلدا بن چارەکی تر لەبەر دەرکەبن باشە باڵێ زۆر باشە بەس لە بیرتان بێ مامە شوجاع زۆر گرنگای تێدا بە وادە دەزانم نەکەمێ زووتر نەکەمێ درەنگتر تۆزێکە زووتر گەیشتین ڕادەوەسین کە کاتی خۆی بگات و ئەڕۆینە پێشەوە لێ دەپرسین و گرفتەکەمان چارەسەر دەکەیت ئەوە من ڕۆیشتم ئێوەش خۆتان ئامادە باشە ئەوە تۆ چیتە؟ مەگەر چیم کردووە؟ ئیتر چی مابوو بیکەی؟ ئاوە چ سەر و سیمایەکە سازت کردو بۆ خۆت؟ سەر و سیمای ڕەفیقێکی ناپیاو نیماگیان ئەوە چ قسەیەکە دەیکەی؟ پێمە کە نامانەوێ هەموو پارەکەی لێ بستێنین ها؟ دەترسم نەسیم دەترسم ئافرەکە پێمان بزانێ خەمەت نەبێ هەر تێناگا ئەو هەر ئاگای نییە من لێرەم باکلیلەکان دەم و بێم بۆ لای ئێستا خۆش بێت سەر چاو سەر چاو وەرە بڕۆین سەر چاو ئەم کاتتان باش سەر چاو دەستان خۆش بێ بایەخیم کێشت نەبوو